خۆشەویستان هەر تاکێک لە ژیانی خۆیدا هەر لە سەرەتایی لەدایک بوونەوە تا ئەو ساتەی ئەگەڕێتەوە بۆ لای خۆی پەروەردگار و کۆچی دوایی یەکات بێگومان لە ژیانیدا بە کۆمەڵێک هەوراز و نشێ و کۆمەڵێک لەم پەردێتە بەردەمی و تووشی کۆمەڵێک ڕووداوی دڵتەزێن و ناخۆش و بیستنی هەواڵی ناخۆشە بێگومان ئەگەر ئاگادار بن من ڕۆژانە یەکێک لەو دوعایانی ئەیکەم هەمیشە ئەوەیە کە ئەڵەم خۆی گەورە هەواڵی ناخۆشی ئازیزانمان پێ نەگات چکە بەڕاستی زۆر ناخۆشە یان ئەکرێ بڵین لە ژیانی خۆمانە ئەو ژیانە تایبەتەی هەمانە بۆکو بڵێ هەڵگری چەندین گرفتی تایبەت بە خۆمان بێ کە ئەمانە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی تەندروستی دەرونیەوە دەروون تەندروستیەوە بێگومان کاریگەری نەرێنیە بێت ئێمە ئەمڕۆ باز لە چۆن کاریگەری ڕووداوەکان لەسەر ژیانمان کەم بکەینەوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەهمی عەلی عەزیز دکتۆرە لە نەخۆشیە دەرونی و هزریەکان کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستۆدیۆ میوان کاکتۆر بەخێر بیت. زۆر بەخێر بیت کاکتۆر. زۆر سپاس بۆ میوانداری. خاڵ بەخێر بیت. دکتۆر بێگومان مرۆڤ کائینێکی کۆمەڵایەتیە و بۆ نمونە لە ژیانی خۆیان تووشی چەندین گرفت و لەمپەر و ینی بابەتی زۆر خەمناک و وەکو بڵێ شۆک ئەبێت لە ژیانیان. تا چەند ئەتوانین بڵین مرۆڤ ئەکرێت ئەو ڕووداوانی لە دەوروبەری ڕوو ئەدەن کاریگەریان لێ ناکە ئەمە تەنها قسەیە یا بە فعلی ئەتوانرێ وا بکەین؟ بەیانی هەموو لایەک باش خۆدوتەنی هیچ کەسێ ناخۆشی و مەرگی ئازیزان و دۆستانی نەبینێ کە ئەمە تا ڕادێک ئەتوانین بڵێن هەمان پرسیارەکەی جەنابیشتانە ناکرێ ئەمە ببێ هەر لە پێناسە سەرەتایەکی جەنابتانەوە کردتان ئینسان مەخلوقێکی کۆمەڵایەتیە هەر دروستبوونی مناڵ خۆی لە مناڵدانی دایکە یەکگرتنی سپێرمی پیا و هێلکەدانی دایکە هەر لە بیدایەتەکانی دروستبوونی ئەم مەخلوقەوە ئەم ئافرێنراوە خوای گەورە وای دروست کردووە کە شتێکە لە یەکگرتنی دوان پێکاتەوە لە زەوجێک پێکاتەوە یەکێ لە مینە یەکێ لە نێرینە دواترش هەر لەسکی دایکشە کە وردە وردە گەورە ئەبێ هەم دیسان هەر توانین بڵێ کاینێکی کۆمەڵاتی لەسکی دایکشە چکە لە پەیوەندێکی بەردەوامە لەگەڵ دایکە و نەگەر ئەوە ینی زۆر توێژینەوە دەری خستۆ کاریگەری نەرێنی حاڵەتی دەرونی و جەستەیی دایک کاتێک کە مناڵ لەسکیاتی کاریگەری داهاتووی هەیە هەم لەسەر جەستەی مناڵەکە هەم لەسەر دەرونی مناڵەکە ئەمە هەروەکو پشتڕاستکردنەوەیەک بۆ قسەکەی جەناب پاشان ئایاکری ئینسان دوور بێ لە هەموو ناخۆشی و کەسەر و نشێوی و سەرما و تاڵی و چەرمە سەرێکە و لە ژیانە نەخێر ناکرێت چکە ئینسان ڕۆبۆت نییە تا بەرنامێ بکرێت و ئەوەی پێ بدرێ ئێمە هەر وەکو کەسی ئیمانداریش باوەڕمان بۆ یەکە این ژیان پێکاتەوە لە خۆشی و ناخۆشی ئەمە کلیلی چارەسەری هەموو شتەکەیە ئینسان بریتە لە ژیان تەخت نییە بە کوردەکەی بەرزی نوشەوی زۆر زۆرتیایە بە کورتەکەی ئایا بتەوێ ئینسانێک دروستکەیت دوور بێت لە هەموو ناخۆشیێک و ڕەوتێکی ڕێک و بێنشێوی و سافی هەبێ ئەمە نزیکە لە مەحاڵ و نەک هەر نزیکە لە مەحاڵەوە مەحاڵە جا دکتۆر ئەگەر بمانەوێت مرۆڤێک هەبێت ڕووداوەکان کاریگەری تێنەکە ئەمان هەیە ئەمەش تا ڕادەیەک تەمان لە سایکۆلۆژی ئینسانە پێناسەکردنی ئینسان باسکردنی ئینسان زۆر زەحمەتە بتوانین بە مەطلقی قسە بکەی بە ڕەهایی چونکە ئینسان زۆر جیاوازە زۆر کاینێکی سرکە ناچێتە ژێر یاسا و ڕێسا بیرکاریەکانەوە بڵێ یەک و یەک دووەکە و تاو لەبەرەوەی زستان هاوسادە نەخێر جارێوایە ئینسان هەیە لە زستانە گەرمایەتی لە هاوینا سەرمایەتی ینی ناتوانانی بڵێ لە 100% ئینسان ئەم یاسانی بەسەر ئاگونجێ بەڵام ئەگونجێ جاری وا هەیە دەگمەن حاڵەتی زۆر دەگمەن هەیە کەسێک کە کاریگەری ڕووداوەکانی ژیان لەسەری نزیکە لە نەبوونەوە ئەمە زۆر دەگمەنە ئەوە ئەتوانین بڵێن تا ئێستا نەسەلمێنراوە ئەوە هەبێ بەڵام ئیدعای ئەوە ئەکرێکە هەبێ ئەڵێن وایە فڵان کەسێ ئەوایە ئەمە قسەیە ئەگەر بە توێژینەوە زانستیانە بچیتە بنەوانی ئەو حاڵەتەشە و لێ بکەڵێتەوە ئەگەر لەو ئینسانە بکەڵێتەوە تەماشاکەی وانە ئەمەش هەر کاریگەری هەیە بەسەری ڕووداوەکانی ژیان
یان ڕەنگە گەر کاریگەری نەبێ ئەمەش ئاماژەیە بۆ نەخۆشێکی تری دەرونی چونکە دەرونی دروستی ئینسان وایە ئەبێ بە دڵخۆشی شتی خۆشدڵی خۆش بێ شتی ناخۆشدڵی ناخۆش بێ ناکرێت تۆ لە شاییا بگریت و لە تەعزیە پێ بکەنی ئەمە نەخۆشیە نەک ئاسایی بێ بڵێ وەڵام کابرا هیچ تەسیری تێ ناکەن ئەوە نەخۆشی خۆی هەر هیچ نەخۆشێکی دەرون نەبێ نەخۆشیی جۆرێکە نەخۆشی دەرونی کەسێتی ینی بە کورتەکەی بەڵێ ئینسان ئەبێ کاریگەری تێبکرێت چ بە ڕووداوی خۆش چ بە ڕووداوی ناخۆش زۆر باشە کاتێک کەسێک ڕووداوێک دێتە پێشی و ڕوبەڕووی بابەتێک دەبێتەوە چۆن کاریگەری لەسەر ئەم کەسە دادەندرێت بەتابەت لە کاتی ڕووداوی ناخۆشە طبعا زۆر جار قسەیەک هەیە لە ناو خۆمانایڵین هەر پێنج پەنجەکەی دەستی وەکو یەک نییە یان زۆر زاڵین خێزانە سێ چوار خوشک و سێ چوار بران هەمیان لە یەک ناچن ڕاستە کاریگەری ڕووداوەکانیش وەکو دەنگدانەوەی ڕووە فیزیاییەکانە یانی چی تۆ کاتێکێکیشی بۆ مەڕمەڕەیە زرمەیەکی کەمیە کە کێشی بە شتێکی ناوبۆشە فخارێکە یان دەفێکە زرمەیەکی زیاتر هەیە کە کێشی بە دیوارێکا زرمەکە ینی بە کوردێکی کاردانەوەی شتەکان بۆ زەبرەکان جیاوازە کاردانەوەی ئینسانیش بە گوێرەی جیاوازی ئەو ئینسانە نەگەر ئەو ئینسانە بۆ ئینسانێکی تر هەر ئینسان لە عمرێکەوە بۆ عمرێکی تر کاردانەوەکانی ئەگۆڕێ بۆ ڕووداوی لە ڕووداوەکانی ژیان جایتر خۆش بێ یان ناخۆش بێ لە ڕووی دەرونیەوە چ کاریگەریەکی لەسەر ئەکات ئەکرێت بێتە هۆی چه نەخۆشیێکی دەرونی بەڵێ لە ڕووی دەرونیەوە ئەگەر ئێمە باس لە ڕووداوەکانی ژیان بکەین ڕووداوی ژیان دوو جۆرە خۆش و ناخۆش هەیە چکە شتێک ئەگەر ئەم دوانە نەبوو کەواتە ئەمە ڕووداو نییە ئەمە هەر وەکو بڵێ ماجەرایەتی ئاسایی ژیانیە بەڵام ڕووداوەکان خۆش و ناخۆشیان هەیە هەڵبەت هەمومان نەزانین خۆشەکان چیە و کاریگەریەکانیان چێ لەسەر ئینسان ئەمە زیاتر باسی ئەوە ناکەین باس لە ڕووداوە ناخۆشەکانی ژیانەکەین هەڵبەتە کە ئەڵێ ڕووداو مەبەستمان لە بەسەرهاتێکە کە دەستی ئینسان خۆی تیان نییە ئەگەر دەستشی تیا بێت توانای چارەسەری تیان نییە یان ئەگەر توانای چارەسەری بۆ ئەو ڕووداوەش هەبێ ئەو کارە ساتە هەبێ ئەو بەسەرهاتە هەبێ توانایەکی زۆر کەمە کە دەرئەنجام ئەم بێتوانایی و بێدەسەڵاتی و زەبری کاریگەری زەبری ئەو ڕووداوە کۆمەڵشتی ناخۆش بەسەر ئینسانایەنە ئیتر هەر لە بەسیترین کاردانەوەی ئەم ئینسانە بۆ ئەو حاڵەتە مەسەلەن حاڵەتەکانی قەلەقیە و خەمۆکیە و تۆڕەبوونە و تێکچوونی مەزاجە و تەنانەت تێکچوونە جەستەیەکانی وەکو ئیشتیهای خواردن و خەو و حتا ئازاری هەندێک شوێن و ئەم شتانە ئەمە وەکووتمان ئاساییە ڕوئەدەن کاتێککە تۆ خەبەرێکی ناخۆشی پێدرێ خوا نەخواستە یان ڕووداوێکی ناخۆشە لێ ڕۆدا کۆمەڵی گۆڕانکاری ڕۆدات هەر ئەبێ ڕوودا ئەگەر ڕوونەدا تۆ نائاساییت و کاریگەری خراپی هەیە بۆ نمونە زۆر جا بیستمانەگە کات شتێکی ناخۆشە بێ بە یەکێگەڵین لێ گەڕن با بگری و کوڵی کەفکوڵی دابمرکێتەوە حاڵەتە ئەمە ڕاستە تا ڕادەیەک ناڵین بەڵام تا سنوورێ هەموو ئەم کاردانەوانە شتێکی باشن جایتر گریان بێ خەموو خەفەت بێ هەنەجار توو ڕەبوون و تێکچوونی مزاج بێ سەریەشەیەک بێ تێکچوونی خەو بێ بەڵام تا سنوورێ کە لەو سنوورە تێپەڕیترە وەختە لە ناخۆشیەوە ئەبێتە نەخۆشی بۆ نمونە ئێمە خوا نەخواستەڵێن کارگەری لە دەستدانی کەسێکی پلەیەکتر دایک بێ باوک بێ خوشک بێ برا بێ ئەڵێن ئەگەر بێت و تا 2 هەفتە هەنێک سەرچاوڵێن تا مانگی شەگەر و کەسە تووشی خەمۆکیێ بکە ئەڵێن تا ڕادێ ئاسایی ئەمە پێڵێن لە دەستدان بەڵام ئەگەر گەشتە 3 مانگ و بەرەوسەر ئەو وەختە لە ناخۆشێکەوە بێتە نەخۆشی و پێویست بە چارەسەرەکە وەخت جا ئێستا نووسم ڕێک ئەو پرسیارە بکەم دکتۆر هەمومان ژیانێکی تایبەت بە خۆمانمان هەیە لەم ژیانی تایبەت بە خۆمانە تووشی هەوراز و نشێ بووین تووشی سڵتمە بووین تووشی بیستنی هەواڵی ناخۆشی ئازیزانمان بووین یا دایک یا باوک یا خوشک یا برامان لەدەستداوە یان دایک و باوکین جگەرگۆشەی خۆمانمان لەدەستداوە چۆن وا بکەین جگەر لە بابەتە ئاینەکە کە ینی لە ئاینە زۆر جوان باسی قەدەر کراوە و چۆن خۆتی لەگەڵ ئەگونجێری لە ڕووی دەرونیەوە وەکو جەناب و کەسێکی زانستی چۆن وا بکەین ئەم ژیانە ڕابردووی خۆمان کاریگەری نەرێنی یان ئەو ڕووداوانی ڕوویانداوە کاریگەری نەرێنی لەسەر ئێستا و داهاتوومان نەبێ لە ڕووی تەندروستی دەرونیمانەوە
پرسیارێکی زۆر جوانە هەرچەنە ناتوانانی تۆ لە وەڵامە زانستیەکانیشتا لە قاڵبە ئاینەکە هەربیتە دەرەوە کاریگەری ئاین هەر هەیە بۆیە کاریگەری ئەوانە خەمە دواترە و هەڵبەتە کەسی زۆر شارەزاتر هەیە کە قسەیان لە کاریگەری ئەرێنی ئاین کردووە لەسەر دەرونی ئینسان. بە کورتەکەی ئەگەر لە چەند خاڵێکا کورتیکەینەوە ئینسانە بێ خەیاڵ بڵاو نەبێ فێری ئەوە بکرێ هەر لە مناڵی و دەست و پەنجەی لەگەڵ ئەوە نەرم بکرێ خەیاڵ پڵاو و کەسی میثالی نەبێ ژیان بە نمونەی نەبینێ یعنی هەر لە مناڵیەوە فێر بکرێ کاکە سەرماژ هەیە ئازاریش هەیە خەمۆکی هەیە دۆڕان هەیە ئەم شتانی پێبووترێ ناڵێم هەموو تەرکیز و فۆکسەکەی ژیان بکرێتە سەر ئەوەی کە مناڵ ئەمە فێر کرد بەڵام پێی بوترێ ناڕاستەخۆ پێی بوترێ نەک تووشی قەلەقی بکرێ بەڵام ناڕاستەخۆ تی بگەێنرێ ئەخر بۆیە زۆر جار کۆمەڵایەتی بوونی ئینسان کە ئەمە یەکێکە لە خاڵەکانی بەهێزکردنی لایانی دەرونی ئینسان بۆی کە کاریگەری شتی خراپ کاریگەری ڕووداوی خراپ لەسەری کەم بێ کۆمەڵایەتی بوون زۆر گرنگە کات ئینسان کە کۆمەڵایەتیە بێ هەر لە مناڵیەوە فێریەکەی لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە زۆر هونەر فێرەبی یەکێک لەوانە هونەریدان بە خۆداگرتن قبولکردنی هەنێ ڕوودا و مداراکردن و مجاراتکردنی هەنێ ڕوودا و زۆر جار کەسێکمان شتی لە دەستداوە ئێمە چوین بۆ سەردان و دڵنەواییکردنی گوێمان لێ بۆ لە کەسە گەورەکان توانە سەر سەلامەت بێ ئیشەڵا ماڵ و سامان خوایەتەوە ئەم قسە زۆر مهمە بە مناڵی 10 جارێ بیسی 100 جارێ بیسی 1000 جارێ بیسی ئەبێتە کولتورێ لات ئەبێتە بەشێک لە سۆفتوێری دەرونیت ئەمێنێتەوە لە ناو ناخدا لە لاشعورە ئامێنێتەوە تۆش سبێنێ خوانە خوازە کە توش حاڵەتێکی وابێ ئەگەر خۆش توش نەبی کەسێکی نزیک توش بێ هەمان دڵنەوایی ئەو کەسە ئەدەیتەوە کەواتە یەکەم خەیاڵ پڵاو نەبوون میثالی نەبوون لە ژیانە دەمەزارکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر گرنگن چونکە هەر تەشبیه نەبێ بیا خەوانە بێ ئینسان لە کاتی کۆمەڵایەتی بوونیە شتەکان بەشەکە هاوبەشیەکە 10 کیلۆی لەسەر شان بێت تەوزیعەکە 2 کیلۆ ئەو هەڵەگرێ 2 کیلۆ ئەو هەڵەگرێ 2 کیلۆ ئەو هەڵەگرێ هونەری دابەشکردن و ئادابی هاوبەشیکردنی شتە خۆش و ناخۆشەکان لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە زۆرە بەداخەوە خەریکە لای ئێمە شتە جوانەمان هەبوو لە کۆمەڵگی خۆمانە لە ینی کۆمەڵایەتی خەریکەوە کزەوێ ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە و ئەم شتانە کە زۆر جار نەکارەوە ئێمە بۆ حاڵەتێکە یەکێک مناڵێکی بووە 30 ڕۆژ پێشەوەی مناڵەکەی بێ و 30 ڕۆژ دوایەوەی مناڵەکەی بووە کەسی بە چواردەوە بۆ قەرەباڵغی هەبووە خوا نەخواستە تەعزیە شتێک بووە پێش نەخۆشیەکە و کاتی نەخۆشیەکە و دوای نەخۆشیەکە بە هەفتە و 2 هەفتە دوای حتا تازیەکەش خەڵک دەستی لێبەر نەداوە لەو کەسە هەموو ئەمانە وایانە کرد کە زۆر جار کاریگەری ئەو ڕووداوە ناخۆشانە کەمتر بێ بۆچی ئێمە ئەڵێن بە هەموو پێوەرەکانی خۆشی ژیان و وەسایلەکانی فراهەمکردنی ئاسانکردنی ژیان لە وڵاتانی دووەلی ئێسکەندنافی هەر لە سوید و نەرویز و فنلەندا و حتا نەگەڕێوێش لە سویسراکەیتر ئەڵێن بووکی سەرزەویە ڕێژەی نەخۆشی خەمۆکی و خۆکوشتن و ئەم شتانە زۆرە بۆچی تامان هۆکاری تر زۆرە بەڵام یەکێ لە هۆکارە گرنگە کاریگەرەکان ئەم لاوازی پەیوەندی کۆمەڵایەتیانێ هەڵبەتە پەیوەندی کۆمەڵایەتی سوودی زۆرە بەڵام شت نیە لە ژیانە کە با بڵێن لایەنی خراپیشی نەبێ هەیەی بەڵام زۆر کەمە بەراورد بە باشەکانی کەواتە دەمەزارکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان خەیاڵ پڵاو نەبوون پاشان ڕاهێنانی مناڵ خەبەر پێدانی مناڵ بە هەنێشت لە ژیانە کە ڕەنگە ڕوودن و ناخۆش بێ لای تۆ بەڵامە بێ قبوڵێکی لەبەر ئێمە سروشتی ژیانە زۆر جار دایک و باوکی ئێمە تۆ سێرکە و کەسانی کە ڕوخێن بە ڕووداوێتی ناخۆشی ژیان زۆر جارەگە بگەڕێتەوە بە ڕابردویان تەماشاکەی بە زمانە بازارەکە بڵێن چکلێتی بەخێو کراوە زۆر ناسک و هەموو شتێکی بۆ فەرهام کراوە و هیچ شتێکی نانێشتۆ مێشوو لە جیزە بکە بەلای گوێ بەڕووی نەبووتەوە ئەبێ ڕوبەڕوو بیتەوە ئەبێ زۆر زابیستمان ئەڵێ مناڵکەکە و هەڵی مەسێنەرەوە گەشتی خراپ ڕووی نەداوە مەسەڵ خوا نەخواستە بە ئازارێ بچێژێ با فێر بێ هەڵسێتەوە دایمە بە دوایەوە مەبە تۆ سێرکە مناڵانی زۆر مدەلان و زۆر
بەناسپەرز نازێکی زیاد لە حەدیان پێدراوە هەر لە سەرەتاکانی مناڵیان و پیانەوە دیارە لە ڕۆشن بۆ ڕۆزیانەوە بۆ مەکتەبەوە دواتر گەورە بوونیانەوە دواتر هەر ئەمانە کە تووشی کێشەیەکە من زۆر جار ناڵین ئەمە لە 100% زۆر جار ئەمانن کە کاریگەری خراپ کەواتە پەروەردە زۆر گرنگە خەیاڵ پڵاو نەبوون زۆر گرنگە دەمەزەرکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان تێگەیشتن لە واقعی ژیان کە ئەمە سروشتی ژیان بۆ ئاوا بووە کوردوتەنی کوڕت هەبێ کورتە مرێک چ دەبێ زۆر جوانە ینی بە هەموو لە دایک بوونێک ئەبێت و حەزری مردنیش بیت زۆر دروستە جا ئەمە خەیمە ناڵین هەموو ژیان ئامادەبوونە بۆ مردن نەخێر چکوانەی کە فەلسەفەی ڕژبینیان هەیە ئەڵێن ئێمە لە دایک بوون بۆی بمرین نا ئێمە لە دایک بوون بۆی بژین مردن حقیقەتێکە ئێمە ئەیزانین بەڵام خاڵێکە و جارێ بە ژیان ئێمە خۆمانی بۆ ئامادەکەین نەک بۆ مردن بژین نەخێنم بۆ ژیانە ژین تا ئەو دەقی ئەمرین و خاڵێکی گرنگیان کە هەر لە سەرتای جەنابتان ئامۆژتان بۆ کرد بەڕاستی کاریگەری لایەنە ڕۆحی و ئاینەکانە هەر خۆی لە خۆیان فەلسەفی ئاینی ئامادەکردنی ئینسانە بۆی کە زۆر کاریگەر نەبێ بە هەم شتە خۆش و هەم شتە ناخۆشەکانی ژیانە و تاقیکردنەوەکانی ژیان زۆربیان بەشتی ناخۆشن بەڕووداوی ناخۆشن حتا لە ئاەتە قورئانەکانیشەکە خوای گەورە ئامۆژەی بۆ کە زۆر جار ناوترێت کە تاقیتانەکەینەوە بە بەردەوام سەرۆت و سامان و ماڵ و مناڵ و ئۆشتانە ئەڵێ بە بنەقسی من الأموالها و ئەنفوسی و إلى آخره بۆیە دەمەزەرکردنەوەی لایەنە ڕۆحی و ئاینیەکانیش دووبارە کاریگەری زۆر باشێ تۆ بیرمان نەچێ هەموو جارێ قسەیەک هەیە زۆر جامان هەر لەسەر زارمان ڕاهاتوین ئەڵێن ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون ئەمە باسی ڕووداوی ناخۆشی ژیان مەبەستمان هەر لە مردن و لە دەستدانی کەس عیزەکان نیە ڕووداوی ناخۆش ژیان زۆر شتە لە دەستدانی سەرەت و سامانە سەیارەیە نەخۆشیە موڵکە هەر شتێکی ترە لە دەستدانی ئازیزێکە کە لێی جیا بۆ تۆ ئەو کەسە بەسەرهاتی ناخۆشی شوێنەکە کە تۆ دەسەڵاتێتیان نییە کارەساتێکی سروشتی و خواییەکە ڕوئەدات ئەنی ڕووداوی ناخۆش زۆرە بەڵام ئێمە تەماشاکەی لە ئاخران ناخۆشترین شتیان چییە؟ لووتکێکی ناخۆشەکەیان لە دەستدانی کەسێکی عزیزە کە تەماشاکی تۆ وەکو کەسێکی ئیماندارەڵی من خوا داومی و هەرخواشم باتۆ ئەمە کە لە ناخ و لە ناو کرۆکی کەسێتی و دەروون تا نەخشی دروست کردووە ئەلبەتە کەم تا زۆر کاریگەری شەبێت بێنێکە شتەکە ڕوەدات زۆر باشە دکتۆر زۆر جار لەوانە ببیستین یاخود ببینین کە کەسێک ڕووداوێکی ناخۆشی بەسەردادە دڵێن وازی لەبێن بچێتە ژوورێکەوە بیرکاتەوە و تۆزە خەفەتەکەی کەم بێتەوە ئایا ئەمە کارێکی دروستە بۆ ئەوەی کاریگەری ڕووداوێک لەسەر کەسێک کەم بکرێتەوە تەنها بکرێت یاخود کۆمەڵی کەسی لە چواردە وربێت و بە هەمویان هەوڵ بدەن کە کاریگەریەکەی کەم بێتەوە لەسەری بڵای هەموو شتێک ئێمە وتمان لە سەرتاوە سنووری خۆی نە ئەو نە بە چواردەوریەوە بی کە ئاخر ئینسانی ژاری وای پێویستی بە گریان هەیە تۆ سێرکە نەکە لە ئاینی پیرۆزی ئیسلامە لە ئاینەکانی تری شتێکی بە ناوی اعترافاتەوە لە دینی مەسیحیە حتا لە جوولەکەشا هەیە ئەوە هیچ ئێمە لای خۆمان ئەوانە بێ بچنە شوێنێکی تایبەتەوانە بکەن بەڵام من و تۆ ڕاستەخۆوەکو مسلمانە پەیوەندیمان لەگەڵ خوایە مناجاتەکەی ڕاستەخۆ دەردە دڵی خۆتەکەی شت ڕێژی زۆر جار ئینسان پێویستی بەوە هەیە تەنیا بێتەوە یان لە کاتی تەعزیەکە لە کاتی ڕووداوێکی ناخۆشایە ڕەنگە کەسێک وەکو ها چۆنەڵی ئیترها دومەڵێک زۆر هین بووە زۆر هەوساوە زۆر زەختی دروست کردووە پێویستی بەوە هەیە بتەقێنرێ و بێتە دەرەوەم شتەی تۆزێ زۆر جار ڕەنگە گریانی کەسێک لە کاتی لە دەستدانی شتێک هەر شتێک چایتر عزیزێکی بێ وەکوتمان ڕووداوێکی تری ژیان بێ لە دەستدانی شتێکی مادی بێ ڕەنگە زۆر جار تەنیابوونی ئەو کەسە بۆ ماوەیەکی کەم گریانی ئەو کەسە دەردەدڵی ئەو کەسە کاریگەری زۆر باشەیە بێ لەسەرەوەی کەیتر هاوکە بڵێ ئەو شتێک ناخایەتی ئەچێتە دەرەوە و ئیترم کەسەش بەتاڵە بێتەوە تۆزی باری سەرشانی سووکە بێ ئەویش تا ڕادەیەک ئەگە کەسەکە ڕۆژێک بوو دوو ڕۆژ و تا ڕادێ بڵێ 3 ڕۆژ 4 ڕۆژ هەفتە جۆرێک لە کشانەوەی کۆمەڵایەتی کشا بوو تەریک بوو بە تەنیا بوو قەی ناکە مەجارێکی پێ بدرێت بەڵام ئەویش نەگە هەر بە بەردەوامی چونکە ئینسان
لە کاتی ڕووداوە ناخۆشەکانە خۆشی نەیەوێت خۆیشی بڵێ پێویستم پێی نییە هەر پێویستی بە هەمکار و هەمنشین و یاوەر و هاوڕێ و دۆست و دڵنەواییکەر و ئەم شتانە هەر هەیە با خۆشی نێڵێت چکە ڕەنگە خۆی بەهۆی ئەو کاریگەریە خراپ و توندەی ئەو ڕووداوەوە ئەوەندە بێزار بوو بێ ئەوە نەگەشت بێت دۆخێکی دەرونی ناخۆش و دابێتی لە بنی حاڵەتەکە ڕەنگە ئەسڵەن بیری ئەوەی نەمابێکە ئەوەی ئەمە کاشتێکی خراپە بیری لایانی کۆمەڵایەتی هەر نەمابێ و زۆر جار لە کاتی ئەو ڕووداوە ناخۆشانە بۆی ئەڵێن هەمنشین و یاوەر و دۆست و کەس و کار لە چواردەوری نزیک بن زۆر پێویستە بۆچی چونکە زۆر جار ئەو حاڵەتە دەرونیە ناخۆشانەوە لە ئینسانە کاشتی خراپ بە مێشکایە بیر لە بڕیاری خراپ بکاتەوە بۆیە زۆر گرنگە ئەو کەسانەوەکو پشتیوانێک لە چواردەوری بن بۆی ئەم کەسە هیچ نەبێت ناوبنەوە ئاوڕێک باتەوە بڵێ ئاخشتماوە جار لە چواردەورم کەس ماوە لە چواردەورم هۆکاری و پاڵنەرێکمەوە بۆی لە ژیانە بژیم بۆیە گەر ئەو کەسە خۆشی داوای نەکرد بچین بەدەمیەوە ئەبێ ئێمە هەر لە چواردەوری بین بەڵام قەی ناکان ناو بەناو مەجارێکی کەم بدرێ بەو کەسە تا ڕاست هەناسەیەگەڵ ژێ خۆی بەت ئەمە یەک خولەکمان ماوم پرسیارێکم بەڵام لەسەر گریانەکە فەرمودێکی شیرینی پێغەمبەرمانەیە صلی الله علیه وسلم فەرمووی سێ چاو ناسووتێنرێن لە ڕۆژی قیامەتە یەکێک لەو چاوانە هەرچەنە فەرمودەکە ئاماژە بەوەکە چاوێکە لە پێناوی خوایە بگری بەڵام کەواتە گریان بابەتێک نییە مەنعکرابێ و قەدەغە کرابێ بۆ هەر بابەتێک بە ئەندازەی خۆی و هەروەکو ڕوونکردنەوەیەک دکتۆر ئێمازانین پێگاتی ژن و پیا و نێرومێ جیاوازە لە جەستەش و لە ناوەش ئەم ڕووداوانە کاریگەری زیاتر لەسەر نێرینە هەیە لەسەر مینە لێ خولەکە دووبارە یەکەمەوە هیچ شتێک لە 100% لە ناو زانستە پزیشکی و دەروون پزیشکەکانە یەکلان نەبووتەوە ئافرەتمان هەیە لە 100 پیا و جەریتر و خۆڕاگرتر و ئەوانەیە پێچوانەوەی من بینیمەوە لە کۆمەڵگەی خۆمانە تێبینیم کردووە ئەمە خۆی لە جیهان ئەوان ناوترێ کاریگەری خراپەکان لەسەر پیا و تا ڕادەیە کاریگەریان کەمترە وەک لە ژن بەڵام خۆی کە من لە کۆمەڵگی خۆمان نبینیمە زۆر جار بە پێچوانەوە ئافرەت بەهێزتر بووە بۆچی چونکە زۆر جار لە ڕووداوە ناخۆشەکانی ژیانە زۆر جار پیا و قوربانی بوون و لە ناوچوون و نەما ئەگەر باسی مردن بکەین ئێمە ئەگەر باسی مردن بکەین باسی ڕووداویتری ناخۆش ژیان نەکەین بەڵام کاریگەری خراپ تا ئێستا یەکلان نەبووتەوە کە ئایا لە پیاوە زۆرتەیە لە ژنە بەپێی کۆمەڵگە و بەپێی کولتور ئەگۆڕێ دەستخۆش بێت دەستخۆش بێت زۆر سپاس بۆ دکتۆر فاهیمی عەلی عەزیز دکتۆرە لە نەخۆشی دەرونی و هەستیەکان سپاس دەکەین کاک دکتۆر سپاس بێت دووبارە دەستخۆش